دەنگی ئاوازی جۆراوجۆر لە نێو گیتار سنتەرەکەی شاری فێرفاکس دەنگەداتەوە. هەرچەندە ئێرە بزنسێکی فرۆشتنی ئامێری مۆسیقایە، نە شوێنی فێربوونی مۆسیقایە، نە ئەوانەش کە لێرن هەمویان کڕیارن. دیواری ئەم سنتەرە بە گیتار داپۆشراوە. هۆکارەکەشی لای کارمەندانی ئەم سنتەرەیە کە لە سەرتاسەری ئەمریکا یەک دیزاینی هەیە. هەڵواسینی گیتارەکان بە دیوارەکانەوە ڕەنگە لە ڕووی داراییەوە کۆمەک بە خەڵک بکات. جوانترین شت ئەوەیە ئەو گیتاری کە خەونی پێوە دەبینیت دەتوانیت دەستی بدەیتەوە بەکاری بهێنیت. خۆشترین شتی کارکردن لە گیتار سنتەر ئەوەیە هەر گیتارێک دەخوازی ئاوەها دەستی دەدێتێ و بەکاریشی دێنی بۆ هەر کاتێک کە خۆت پێت خۆشە. ئەگەر بخوازی دەتوانی بیکڕیت یان دەتوانی پاش تەوابوونی کارەکەت بیخێتە شوێنەکەی خۆیەوە. موزیکی ڕاک کە لە ساڵی چلەکانی سەدەی بیستەمەوە لە بەریتانیا و ئەمریکا وەک مۆسیقایەکی خێرا و گەنجانە پەرێسەندووە. گیتاری کارەبایی ڕۆڵی سەرەکی تیاگێڕاوە. لەم سەردەمەش کە مۆسیقای ئەلەکترۆنی لە برەودایە هێشتا نەیتوانیوە شوێن بەم ئامێرە لێش بکات. ئەم منداڵە دایک و باوکی بە دیاریەوە بوون. چاوەڕوان بوون حەزی منداڵەکان تێر بێت، بەڵام وەک دەرەکەوت بێهودە بوو کاتێ خۆشتنی شوێن لای ئەو گیتار سنتەر بێت. زۆر باشە کە بتوانی جۆری جیاوازی گیتار بژەنیت. لە ماڵەوە گیتارێکمان هەیە لە نێوان من و باوکم و دایکم کە دەیانەوێ فێر بن. لێرە گیتاری زۆری لێیە، ئێرە باشترین شوێنە کە لە پشووی حەوتودا بۆی بێت. ڕەنگە ئەمە فرسەتێکی باش بێت بۆ ئەو میوزیک ژەنانەی گیتارە ژەنن لەم بازارگەیە. هەر گیتارێک بتەوێت دەتوانی بەکاری بێنیت. ئیتر ئەگەر نرخەکەشی $4,000 بێت. یەحیا بەرزجی دە ئەمریکا، شاری فێرفاکس لە ویلایەتی ڤێرجینیا.